کاکە جەلال گۆڵەی یەخوا بەخێر بێ کاک جەلال ئەمڕۆ لە خۆشەویستی خۆی بۆ ئەم خۆشەویستانە بۆ بەرنامەکان ڕۆژ لەگەڵمانەیە لە خزمەت یابین و هەروها ئەمڕۆ ئەمێ بە هەموو لای ڕابگەێنم ئەو ڕۆژەیە کە ئەستێرەیەک لە ئاسمانی هونەری کوردیا بۆ دوجار خامۆش بوو بەجێ هێشتی نەوی ژماڵ ئاوایی مامۆستای هونەری و گۆرانی کوردی ڕەسەن مامۆستا ماملێ لە ڕۆژێکی ئەمڕۆیە 23 ساڵ لەمەوە پێش مامۆستا ماملێ بەجێ هێشتین بەداخەوە ببورن 21 ساڵەمە پێش لە 23 ساڵی 1990 بۆ هەتایە ئەو خۆشەویستە ماڵاوایی لێکردین ئەمڕۆ ئەمانەیە دەستپێکی بەرنامەکە بۆ بکەین بەسکە حمومین نەدۆزیەوە بە پێشەوە بۆ شەیرەکەم لە پەیجیش لێر و ناوخواانە کاک حمومین پێنجۆنی لێرەیە کاک حمومین پێنجۆنی یەکێک لەو خۆشەویستانی کە لای ئەمە بەڕاستی بەڵێ باشە ڕادیۆی گەڕیان بیسەرین رادیۆ میلی گەڕیان ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت ئەتوانن هەر کەسێک کە خوازێ بە پەیوەندی بکات بەرنامەکەەوە لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلی 1970 470 52 64 و هەروە 0 727 85 ئەم هونەرمەندە خۆشەویستە ناودارانەش لە سلێمانین بە تایبەتی کە حەسەن زیافەتی و هاوڕێکەی ئەو خۆشەویستانەی خوازیاری هونەری میلی ڕاستین خوازیاری هونەری میلی ڕاستەقینە و ڕەسەنن ئەگەر حەز بکەن لە نزیکەوە بە دیداریان شاد بنتوانن بۆ ئەوەی کە لە نزیکەوە زیاتر چێژە دەنگیان ببینن ئەم خۆشەویستانە بانگێش بکەن میوانداریان بکەن ژمارەی مۆبایلی کاک حەسەن زیافەتی لە سلێمانی 0 167 0589 0569 دواتریش لە کۆمنتەکانە بۆتان نووسمەوە ژمارەیە هەچ خۆشەویستێک خوازیار بێت بەڕاستی فرسەتی وە زۆر دەگمەنە تۆ ئەم هونەرمەندە خۆشەویستە ناودارە لە شارەکە ئێمە بێ یاخوا بەخێر بێت کاک حەسەنجان بەخێر بێت زارم قوربانت بم چی تێ بۆ ڕۆژی کۆچی دوای ماملەیە ئەمڕۆ جەنابەت لە شاری ڕۆشنبیری لە پایتەختی ڕۆشنبیریت بەخێراتن دەکەین چۆن بۆم ئەم سەفەرەتان کرد لەگەڵ هاوڕێکەکەتە لێرای سڵاو بۆ بینەران و جۆگرانی عزیز و خۆشەویستی ڕادیۆکەتان هیوادارم هەمیشە لە ساغ و سەلامەت بن و لە خۆشیدا بن بەداخەوە ئەمڕۆ من بەڕاستی من لێرە ینی ئاگادار بووم کە ڕۆژی وفاتی مامۆستا محەممەدی ماملەیە هیچ گۆرانێکی وام ئامادە نەکردو بوو بۆ لەیە بەڵام دووبارە سەرخۆشی خۆمان ئەستی خەڵکی کوردستان دەکەم ئینشاءالله کە وێنەیان زۆر بێ ئەو مامۆستایانە نابنەوە ئەو کەسانە بەڕاستی من ناتوانم حیز بڵێم لەسەر مامۆستا محەممەدی ماملێ و مامۆستا حەسەن زیرەک و ئەو جۆرە هونەرمەندانە ئێمە هەر شتێکە هەر بە زۆر بەڕێ ئەواندا دەڕێک دەنا هیوادارم نمونەیان زۆر بێت و هونەرمەندان زیاتر گۆرانیە ڕەسەنەکان و گۆرانیە فۆلکلۆرەکان بڵێنەوە یاخوا بەخێر بێت سەرچاومان ئێرەتان ڕووناکردەوە کاک بەهنامجان ئەو دەست و پەنجە جوانە کاکە جەلاجیان سپاس دەکەم کە تۆ ئامادەی بوو یەکسەر هاوکار بووی لەگەمانە خۆت هەمیشە لێرە خۆبەخشانە پێشمەرگەها سالیارە ئیشەکەی بۆ خزمەتی کولتور و هونەر ئێمە ڕادیۆمان بۆ خزمەتی هونەری میلی و کولتوردانەوە باوەڕتانە بێ لێرەوە یەکەم کۆمنت کاک سمکۆی میرزاپور هەڵە سڵاو لە کاک حەسەن زیافەتی و میوانە خۆشەویستەکانی سپاس یەکەم کاکسم کۆ زۆر زۆر بۆ بۆ کا حەمەمی جان من ئیزن لە خۆشەویستانە ڕێگەم لە بەرەوەمان نێزانی و کامڕۆ ساڕۆژی کۆچی ماملەیە ئێمە هەموو ساڵێک وەکو کۆمەڵی هونەری میلی ئەمیادا بەسەرمانە تێنە پەڕیوە بەڵام کۆرۆنای نەفرەتی لێ ناگەڕێ لە هۆڵا هیچ چالاکی بکەین بە وەنەی کۆرۆناوە نەماتوانی ئەم ساڵ لە هۆڵام چالاکی بکەین و بەڕاستی ئێرەژە سا ئەرچێکی زۆر قورسمان لەسەرە بەڕێوەبردننی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان لەبەر ئەمڕۆ لێرە من سپاسی گروپی قەڵاتزێکم کە ئەمڕۆ یادێکی زۆر جوانی بەڕێکی خانمە مەسەخایی دووان تۆش گەورە کردین کە حەمەمینێکێکە لەو خۆشەویستانەی هەموو کات لەبەر خۆیەوە کە حەمەمین و زۆرێک لە پێنجۆنیەکان دایما هەمویان عشقی ماملێن و شوێن کەوتور ڕێچکەی ماملێن من پێم خۆشە بە مەقامێک و یەک دوو بەستە ڕۆحی ماملێ شاد بکەین دوایە چینە لەناو بەرنامەکان زۆر سپاس بۆ رادیۆ میلی گەڕیان و چاوی و ئامادەبوو برادرانیش ماژەکەم
کاکبانە ماوکارمانە بێ دیارە دوو بەستەی زۆر خۆش و مەقامێکی ناودا ئەوانەی ماملێت وڵا بەڕاستی من بەم زیینویە پێشا دەبم من هیوادارم هەوادارانی ماملێش دڵیان پێشاد بێ و من زۆر سپاسی کاک ئەمی شێرکۆکەم کە لەم ڕۆژانەیە ئەرشیفێکی زۆر 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 تێر و تەسەری ماملی بۆینای پێشکەشی کردین کە چەندین گۆرانی بڵاو نەکراوی تایە بۆ ڕادیۆی گەڕیان من سپاسێکم زۆر پێزانم زۆر مەمنونم.
دەم خۆش کە حەمەمی پێنجوێنەی کە نازناوی مامە پیرەکەی فەیزووکی بەسەرا بە شەرتێ لە من گەنجترە بەوەڵی من لە تۆ پیرترم گەچی بە تۆڵم مامە پیرەی فەیسبوک بەخواوانێ ئەم وادم 65 جگا کە تۆ چەنی مامە پیرەی فەیسبوک تەبان کاک حەمەمین چەندین پیجی زۆر ئەکتیڤینا و تۆڕە کۆمەڵایەتیەکانی سۆشیال میدیا بەڕێوە بات لە تیکتۆک لە ئینستاگرام لە یوتیوب و هەروها لە فەیسبوک شلێر و ناوخوانی یەک شێ ناوخواری دووش داران بیست بمان دەباشان یەک و دەباشانی دوو ساکە حەمەمیم کردی بە دوو پێجارەبی ئەو لە 6 ساغ بێ شەو ڕۆژ تەمان کاک بەنام بۆ خزمەتی هوەری ڕەسەن تاچین لە پێجەکەی زۆر شتی کاک حەسەن زیافەتیشی دانا وازانم من دایما هەمیشە خزمەتی هوەری ڕەسەنەکە بۆ دەنگە زوڵاڵەوە دەستی خۆش بێ من دڵنیام مامێ نەمردووە وەکو هێمنی مکریانی شاعرە فەرمێت لەو دەمەیدا جو هەڵدەخەن بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ قەتارێ یادم بکەن یادی منی دوور وڵات هەنی بەڕاستی و کاتە ئەو تارەکەش هەبوو ئەمڕۆ شانسە دەبوو تارەکەشی لێ بوو ئەم پارچەیەشمان پێشکەشەکەی پێمان خۆشە جارێکتر پڕبەدڵ سپاسی کا حەمەمی پێنجوێنیەکەم کاک حەمەمین بۆ ئامادەبوونی لەم بەرنمەیە کە وەکو باسمان کرد هەموو بەرنمەکان بە کتوپڕ ئەمڕۆ ڕێکەوت ئێمە بەرنمەی پێشتر ئەمە هونەرستانە یەکەم حەڵقەیەتی لە وەرزی نوێ پێشکەشەکرێ پێشتر بە ناوی بەزمەکانی گەڕیانەوە بوو بەڕاستی هونەرستانەمانەیە ئەو خاکە بێ وڵاتە بێ کە ئەم خۆشەویستانی تیاجیا بێتەوە ئەم هونەرمەندە جوانانە ڕۆحی ماملێ شاد بێ ئەچینە لای کاک حەسەن زیافەتی بزانم چی پێشکەشمان بکە جارێکتر پێشکەشتان ئەەکەینەوە ئەم بەرنمەیە ڕاستەوخۆ وەکو عەرزم کردن لێرە پێشکەشەکرێت لە ڕادیۆی گەڕیان بۆ پەیوەندیکردن بە بەرنمەکەەوە ئەتوانن پەیوەندی بکەن بە هەردوو ژمارە مۆبایلی 1970 471 5264 و یاخود ژمارەی کۆڕک 1950 کاکاوی خەیە دەڵێ کەمێک دەنگانەوەی زۆرە دیارە مەبەستی کۆیە دابانجیان لە کۆنتترۆلە هەوڵی نیشەڵا ئەو کێشەیە چارەسەرەکە وارووە کاک بەهنامی خەلیلی لێرە بەتار لەگەڵمانەیە جارێکتە دووپاتێکە مەسا ژمارەکان و سمە خۆشەویستانی خوازێرن ئەم ماوەی تا کاک حەسەن زیافەتی لێرەیە ژمارەی مۆبایلەکەی لە کۆمنت دەنووسن مەتوانن پەیوەندیان پێوە بکەن بۆی کە توان لە نزیکەوەکو ئێمە بەم شێوەیە پیان شاد بن و من لە خزمەتان نابووم فەرمو بێکەوە چینە لای بەرەمێکی کاک حەسەن زیافەتی
پیری میکدم زاهدی خلوان شنبم اسماس و میزدم زاهدی خلوان شنبم اسماس و میزدم دەم خۆش دەست خۆش وستاژیان خۆشەویستانەوە هوەری ڕاستەقینەیە یعنی بۆیە پێتان دەڵێم هەتا فرسەتە ئەم خۆشەویستە لێرەیە کاکە حەسەن زیافەتی ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلەکەی خۆیەوە لێرە 0550 بەڕاستی خۆی لە خۆیان ئەوانەی کە لە دوێنمەکانە یا لە شەوچەرەکانیانە کە ئاهەنگەکانیان نەڕازێنەوە یانێ شەوەکانیان خۆشتر بکەن بۆ سوود لەم دەنگە جوانانە نەبین کاکەمانە بەڕاستی گەڕیدەن بزانە لەو دیەوە هاتووە ئەنی بەڕاستی ئێستا لەودی کە پێڵین لەودی گونا حەسنمان هەبێن ئەم دیۆدی بەڵام لە ڕۆژهەڵاتەوە هاتووم خۆشەویستە دیارە ژیانەوە سەخت بوو بە هونەرمەند 50 ساڵەوە پێش چۆن بۆ حەسەن زیرەکە هات بە دوای بژێوی ئێستا شەڕۆی لێت ئێستا هونەرمەندانی خۆشەویست وڵات بە وڵاتە گەڕان نیوەی هونەرمەندانی ئەم شاری خۆمان هەمووی ئاوارەی و لە تاراوگە بە دوای پاروێنانەوە نیوەی هونەرمەندانی ڕۆژهەڵات بە دوای بژێوی ژیانانی بەڕاستی ژیان زۆر سەخت بوو بۆ کورد هونەرمەندبوون کوردبوون زۆر زەحمەتە لەم سەردەمەیە کوردبوون بە تایبەتی هونەرمەندبی وەرسی هونەرمەندی بێگانە بکە بزانە هونەرمەندی عەرەب چۆن نەژی هی نەتەوەکانی تر چۆن نەژی ئێمەش کورد ئاواژین خۆشەویستان جەلاگۆڵەی زۆر سەیرە هەرە بە پێ بکەنێ هەر سەیدە مچایەکەم پێکەنێ لە ئێستا میلیە ناوەتەوە بۆ سبێنێ تەمان سبێنێ بەرنامەکە و چییە کاک جەلال قڕ بەسەر مادی ڕزای نەکبەت باو کەڕۆ طبعا بەرنامەکانی جەلاگۆڵەیی بەوە بەناوبانگە پڕە لە دەمەتەقی و قسەی خۆش پێتان ڕاگەنن سبێنێ کاتژمێر دوو ڕاستەوخۆ بەرنامەی ناوەکەشی گۆڕی و یەک تۆز بەزەوە دەمەزە یا دەوری هونەرمەندان یەک تۆز دەستکاری کردو تعدیلی کردو گرێتی بە دیداری هونەرمەندان بۆ سبێنێ هونەرمەندی میلی ناودار مادی ڕەزا میوانی جەلاگۆڵەیە هیوادارم چاوەڕوان بن لە بەرنامەیەکی زۆر قەشەنگە کاک حەسەن جامل لە نەوەدەکانی لای ئێمە ینی 20 ساڵەوە پێشەکە من زۆر معجب بووم بەدەنگی جەنابە زۆر سەرسام بووم و ئەمڕۆ بەڕاستی سەرسامم بە دەست و پەنجە ڕەنگینەکەی ئوستازی خۆشەویست کاکە بانامجان و کاک حەمەمینی ژەبڕە میوان بولامان سپاس یەکەم کۆمەڵی خۆشەویست کۆمێتیان نسیوە یەکێکیان لە پەخشەکەتان کاکە عەبازیان سپاس یەکەم لە دەستخۆشی خۆی ئەڵە سڵاو لەو مەجلیسە جوانە کاک محەممەد جەمال دەستخۆشیمان لێکا زۆر سپاس دەکەم کاک محەممەد گیان کاک عەبازەڵە لە هەندێک شوێن پەخشەکەتان لاوازە ئێوەڵی قوربانە بمێمە ڕادیۆی بندیواری نێمە ڕادیۆیەکی ئەهلی سەربەخۆی بێلایەنی چی بکەن ئەوە بەخۆی بۆ نەکبەتی کەس زێمان ناپرسێتەوە خۆشمە هەرۆنەمان لەتوانەیە پەیوەندێکمان لەگەڵای کاک ئەحمەد خۆشناوەتی هاوڕێ و برامان لە هەولێری دێرینەوە کاک ئەحمەد جان سڵاو ڕێز بە تۆ وڵاتان لێ کاتتان باس سڵاو بە کاک ئەحمەد جان خۆنەویست و مادونە ناسەکەی ڕادیۆی گەڕیان لە هەولێرمەجیان باشن زۆر سپاس کاک ئەحمەد جان قوربانی تەون دەست خۆشەوە بەرنامە لێ دەکەم بە خێراتنی میوانەکان دەکەم بە خێراتنی تایبەتی میوانی بەڕێز کاک دەلال دەکەم قوربانی تۆ وەڵا حەقا مامە نای بەرنامەکەت بگۆڕین بیگۆڕم بەچی بە قوربان بەرنامەی لە ناکاو والله باوەڕ بێ گوناحت ڕاستەکەی تاتلەکە منیا بەنامەی کتوپڕ نەها حارلەیەکەوە ڕێک سیر دەکەی لای بکرایتەوە چیە وەڵا بەرنامەی کاک زوزە کاک ئەحمەد جان من ئەم هونەرمەندە دانسقانم هەرگیز دەست ناکەوێتەوە مەسەڵەن کاک حەسەن زیافەتی وەکو ڕۆژە لەم ڕۆژانەیە باسم کرد بۆ ئاغای سوڵتان مەهابەتی ئەمانە نییە من ژێ عەرزیان بە دوای ئەگەڕێم خوای گەورە هێنێتە سەعرز ئێجاوە ناکری کات و ساتی بۆ دانی لەشتان ساغ و سەرکەوتو بن ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم بەرنامەکە چۆنە بینی هیچ کێشەمان نییە بۆی کە لەخوا بەزاری بەرنامەکە زۆر باشە یا خاتری کاک دابان ئەگریت نازان بۆچی وەڵا کاکە گلەیمانە بێ دەیکەینێمە یا کاک بوران بەخوا نازان بورانە بێ شانسیە بەس وەڵای ئەو نازان ئەو میوانە لە تەکت دانیشتووە مۆبایلەکەی دابنێ دوای ڤیدیۆکە لە پێی جۆگرێتەوە زۆر باشتر دەردێت کا هەمومین بەسەر چاوە پێڵین کاک ئەحمەد دایمە ڕخنەکانی لە شوێنی خۆیەتی وتر کەسشمان هەموو کاک بوران سڵاو بۆ جوندی مەچوون ینی سەربازی ون بە تۆڵێ قوربانی کاک بورهان بووم دەستماتەکەم خۆتان با دوای ڤیدیۆکە هەر لە پەیجەکە وەگرێتەوە زۆر باش زۆر باشە وەڵا کە هەمووی بۆی شێر کردینەوە لە چەند پەیجێکی زۆر ئەکتیڤە دەستی خۆش کاک هەمومین مەسموحە لەها شوێنەی بێت تەسویرەکە باوەڕم بکات مامە پیرەکەی سۆشیال میدیا
بۆ بەرنامەکە تۆزێک ڤیدیۆەکە ناڕێک دەردەچێت تەواو تەواو کاک ئەحمەدجان بەسەر چاو لە خزمەتم قوربانیەوە بوو کاتێک خۆش بێەوە سەرکەوتو بن زۆر سپاس چاوتان ماچەکەم کاک کامیل تاهیر ئەڵە سڵاوتان لێ بێ خۆماندوو نەبن هەمووتان بۆ خزمەتی کەیکەن بە زۆر سپاس کاک بەهمەند کەریم ئەڵێ کاک زەزا داوا لە کاک حەسەن زیافەتیەکەم گۆرانیەک بۆ بێ مۆسیقا پێشکەش بکات وەڵام منش پێڵم بزانم ئەگە داواکەی جێبەجێ کرد سپاس یەکەم سپاس بۆ هەموو خۆشەویستان کاک عەباس عەبدوڵڵا بەڕاستی تۆ خزمەتی هونەری هونەرمەندانێکی وەڵام من خزمەکاری هەموو هونەرمەندانم بە تایبەتی هونەری کوردی لە هەر شوێنێک بێ من خۆم بە خزمەکاری و هونەرمەندان نازانم بانایرفان لە سەرکەوتوو بن خاتوبانەی پێشکەشکاری ماندوونەناسی ئەم ڕادیۆ سپاس یەکەم کاک عەباس عەبدوڵڵا بە خێراتی میوانەکان دەکەم منش هەر بە خێراتیان دەکەم یا خوا سپاسانەکان مەمنونم قوربانتان کاک حەسەن جان چیت هەیە بیڵێ چ دەردەدڵێکت هەیە لەسەر هونەری کوردی لەسەر ئەوەی کە چیت هەیە ئەتوانی بیڵێ یا ئەتوانی گۆرانەکانی خۆت پێشکەش بکەی ئێمە خزمەکاری دەردەدڵ زۆرە ئەمە ئێمە دەمانەوێت لا ئێوەش وەکو ئێمە بەژمەینەتن لا ئێوەش لە ڕۆژهەڵاتی هونەرمەندی کوردەرەوە وەڵا بەداخەوە ئەرەوەڵا لە هەموو جێگایەک هەروایە وەلی بە ئەمڕۆ کە باسی ناخۆشی و خەم خفەت نەکەین با دۆستان با دڵی خەڵک خۆشکەین منش هەموو ئاواتێکمەوەیە چاو ماجەکەم چینە لای بەرهەمێکی جەنابەت چ بەرهەمێکترمان پێشکەشەکەی لە گۆرانی چاوەکانم دۆستان گۆرانێکیان ئامادە کردووە زۆر باشە دەستیان خۆش بێت شكالي شوقا أري أي وي 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 بنان أري بناز نزمك أي وي 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 بنان أري بناز نزمك أقرم شمام بوانم أري بنقى وزمك تقرم شمام بوانم أري تودن جيمك
تواني هوراماني بلدالم أر خطري تواني وي 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 بنات أر بنات نظمك أي وي 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 بنات أر بنات نظمك أقرب شمام بوانم أر تودن جيمك أقرب شمام بوانم أر تودن جيمك ئەو تارەش لەگەڵ کاکە جەلالە ئەو نەیتر ئەوە تا شانسیە کاکە جەلال کاکە ئەحمەد سێ دیدە سوپەنجەی کاکە جەلال ساغ بێت جەلال گوڵی مەزیس ئەمڕۆ دەستخۆشی لێکم دەستخۆشی لە ئوستاز بەهنامجانەکەم جا خۆشەویستان من زوو ڕیکلاماکەم و خەڵک هەیە ڕیکلام بۆ شتی زۆر سەیری سەمەراکەن لە کەناڵەکان من ڕیکلام بۆ ئەم خۆشەویستاناکەم ئەڵەم کێ خوازیارە کە شۆوایەکی خۆش ئارام بەخش هەتا ئەم خۆشەویستان لێرەم فرسەتە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 569 بۆی لە نزیکەوە گوێبیستی ئەو تارە جوانە بن ئەو دەسو پەنجە ڕەنگینەی ئەم خۆشەویستانە لەگەڵ ئەو دەنگە زوڵاڵی هونەرمەندی زوڵاڵ و دەنگخۆش ئوستاز حەسەن زیافەتی یاخوا بەخێر بێت جایکتە بۆ ڕادیۆی گەڕیان من زۆر خۆشحاڵم کامڕۆ ئوستاژیان لێری ئەو ئاوازە بەدەنگی تۆ جۆم لێ بوو بووم یا پێشترەوە فۆلکلۆرە خۆت دەستکاری کرد بێ یا هەر دانراوە ناوەڵا هەر ئاوازەکەی خۆمە ساڵی 1384 ئەو گۆرانیم کتۆ و شارەکە شێگە بە شێری حەسێب بکەنێت بۆ خۆم ئەو 1380 تا ئێستا من نازین چۆن هەموو جارەبە بە کێشە هەتا بەڵام تقریبا ئەو من دەمێکە جۆم لێەوە ڕاستەکەی 10 ساڵ زیاترە بێوە نیە زیاترە 15 ساڵەوە بێت داوای گۆرانێکی تویان کردووە ئەوەی ئەگەرم جارە بێتەوە زۆر خۆشە نازم بۆ ئامادە کردوە ئەگەرم مەگەر چەند کۆپلێ بەبێ مۆسیقاش پێشکەشیانکەی من و بەدەر لەوە کاک حەسەن من ئەوەی کە بزانم جەنابەت زیاتر لە 20 ساڵە بێت پێمە بێ 20 ساڵ دەبێت بەڵێ چکە من وەکو باسم کرد لە ناوەتەکانە گوێبیستی دەنگی کاک حەسەنە بووم کاتی خۆی ناردم ئەو کاتۆ کوێستانە بووم سۆشیال میدیایە هەتا سیدیەکەم بۆ هات لەسنەوە بەڕاستی زۆر خۆشحاڵم یا لە بۆکانەوە لە من هەموو کات چاودێر بووم بەسەر گۆرانیەکانی ئەو دوی زۆر خۆشحاڵە بووم هەندێک هونەرمەندی خۆشەویستە بوو لەو سەردەمەیە کەمالی قادری بوو جەنابەت بووی کاک کەمالی سەفیخانی بۆ کاکسلای خزری بوو ئەو خباتی مەولودی بوو ئەوەی گۆرانی عیرفانی شێوت کەسێکترمان نەبرسنە خۆی سازیش باغڵەمە ئەسپە کرد سادوڵای نەسێری بەڕاستی ئەمانە هەمووی من زۆر خۆشحاڵم بۆ دەنگانە ئێوە خزمەتێکی بێوێنەتان کردووە لەو دوی بەڕاستی سوپاسانەکەم خات و سەرگوڵخانمی بابان زۆر سپاس بۆ توی ئازیز و خۆشەویست کاک بەهەمەندکاریم ئەو دەنگ و سەدایە خۆ تەمەند درێژ بێت چاوەڕێی گۆرانێکم بێ مۆسیقا نازانم چی بڵێم بەڵام شتێک دەڵم کە خۆت بەدڵی خۆت هیچ کاتێ مۆسیقی دێ نەبوو مەسەن تۆ لە جێگایەک بووی حەزە کرد گۆرانی بڵێ بەدڵی خۆت چیڵێ بەبێ مۆسیقا ئەومان پێشکەش بکە سوپاسەکەین ئەی کوژراوی غەمزە و نازی چاوی بازی تۆم ڕانایە سەرمەسی ماچی دەم و لێوی ئاڵی تۆم ڕانایە و بەغەمزە نازیە بە خۆت دەوایە نازی چاوی کەژاڵ و گەرنی بەخاڵ کردم هەی بۆ تۆ مردم گۆزێکی سۆری پێدەچێ بۆکانی ڕانایە گۆزێکی سۆری پێدەچێ بۆکانی ڕانایە شێت و شەیدای تۆمەر نەزمەکەم تۆ خدایان بەغام زەوەب نازیە بە خۆت دەوایە نازی چاوی کەژاڵت گەرنی بە خاڵت لە ژینی کردم هەی بۆ تۆ مردم
لە شاکارە جوانەکانی پێشکەشکردین کە بەڕاستی دڵی هەمومانی کردەوە دەستخۆشیتان یەکەم کا هەمووین داوای گۆرانی تریتمیان کردەوە هەتا کاکە حەسەن شوێگەیات ئەگەر تۆش بەبێ مۆسیقاژێ بە ماملێ بێ هەرچێک بێ من لاوانەیەکتان بۆکەم یاکە هەمووی لە ماوەیە زۆر خوێوەتە گەڕیان لاوانەیەکتان منتیقی خۆمان جانم لاوانەیەتان بۆ لەمەگە دوای دەفە دەبشتان بۆ ئەم گۆرانیە من تەبێ لە دەمی زۆر بەڕێز مامەسا بەکراسکۆڵیم بیستووە بەڵام من تازەم کردوێتەوە هەنیشتم بۆ زیادکردو بۆ جوانەمەرگەی کوڕم بتووە داوی بەخشێ ڕۆحی شاد بێ سپاس دەکەم داواکارم ئەگەر خۆشەویستان بەدڵیان هەرێ تۆ منت بەجێیەش دیدەمێ بۆ حەسرەت بردن شەرتاوە ڕەشپۆش بم تا ڕۆژی مردن چوونی کۆچەکە دێ و بانی پەژارەوە گیرۆدەی دەستیوە ئەم ڕۆژ گەورەم ئایاران ئەی گیانۆ هەرێ دڵم کرچە کرچی بوو وە گۆشتی سەر ئارێ سەری لە دووکە نەهێنا دیار ئایاران ئەی گیانۆ هەرێ بە دووری سوتام سەر تاپام تاسێ کێپەنای باڵات بکا بە سێبەر ئەمانەی ئەی گیانۆ شێوەت لە شێوەی لەیلێم نازدارانەکە بۆنت لە بۆوانی ئازیزگیان سەربەزگیانەکە چاوم بۆ چاوی وەڵڵا چاوە چاوێتی دڵەکەم بۆ دڵەکەی ئازیزگیان گلارەوێتی وەرنێوە سەیرکەن فەلەک چاشێکی ناوەتەوە بۆ هاڕینێک مەچە عەجای بەگەڕێت ئەو کوڕی ئەمرێت یەخەی دادڕێت کەچیە بووگەهێنێ دێ جلی بۆ بڕێت گەرچەنە من لەناخەوە دڵم ژانەکە بۆ کۆستی ئەزیزی تۆ بۆ ڕۆحی کاکە سەربەست شاد بێ دەستی خۆش بێت دەم خۆش هەر خۆی ئەگەر بیرمان بێتەوە بۆ مێژووکە هەمووی بچینەوە هەر ئەو کۆچی دوایی و ئەزیزەشی کردی بەڕاستی بەم کە هەمووی ئێستا ئەوە بەمەراقەوە گۆرانێکی و مەقامێکی لەگە کامەرا عەمەرایەتە وردەوەدا هاتن هەو دنیا بنەرەوە ڕۆحی شاد بێکە سەربەست هیوادارم کاک بەجززیرەکی هونەرمەند لە گەرمیانەوە سڵاو ڕێز بۆ ڕادیۆ گەڕیان و بە خێراتنیە گروپاکە بە تایبەتی کاک حەسەن و کاکە بەنام کاک جەلال زۆر سوپاس یەکەم کاک ئەسعەد ماشانی هاوڕێی خۆشەویستی ئەم گروپە جوانە ئەڵە دەستخۆشی لە کاک حەسەن جانەکەم کاک ئەسعەد جان سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست کاک حەسەن جان بچینە لای بەرهەمێکی خۆشی تۆ بەڕاستی زۆر پێویستە من بە تایبەت کاک ئەسعەد ماشانی ئەوە ئەو دەست پێشخەری خست و زووتر پایمینار دەبێ بمبورێ من زۆر مەمنون و سپاسگوزاری کاک ئەسعەد ماشانیم چون بەڕاستی ئەوە چەند ڕۆژە بە منەوە بە ئێمەوەمان دووە و جێگایەکی بۆ تەرخان کردوین و زۆرمان پێوە هیلاکە من زۆری مەمنون و سپاسگوزاری ئینشەڵڵا نمونەیان زۆر بێت سپاسی دۆستی خۆشەویستم دکتۆر حامیدی حکیمی دەکەم بە خۆی و بە خانەوادەکەیەوە لاوەڵەوە کە هاتوین هەر لە ماڵی ئەوان بووینەوەمان ئازیێت کردووە سپامی هەموو دۆست و برادەران دەکەم ئەوانەی لە خیابان و لەلا توش دەبن و ئێوازی مەحەبەت دەکەنە من لطفیان هەیە و مەمنونیانم زۆر سپاس دەکەم کاک هاوڕێکەریم لە ئەڵمانیا وڵا سڵاو ڕێزمێ بۆتان
بە خێراتی و میوانە خۆشەویستانەکەم کاگە سعد ماشانی جاری تر دەستخۆشی نردووە چای ماجەکەم هەموو ماڵی خۆتانە ئێوە خۆتان خاوەن ماڵەنەوە هونەرمەندە خۆشەویستانێکیان کەس ساحب ماڵی لە سپاسدەکەم مەمنونم حەسەن جانیەوە خاوەن فەزڵن لەسەر هەمومان وەڵام مەمنون جارە بەڕاستی کارێکیان کرد دۆستان خەتزداریان کرد چاوتان ماچەکەم بفەرمونون ئەچینە لای یەکێک لە گۆرانی خۆشەکانی کاکە حەسەن زانانی چیمان پێشکەشەکە ڕۆمان هونەرمەندێکی ناوداری ڕۆژهەڵات و هەموو کوردستان کاک حەسەن زیافەتیە و جارێکی دووباتێکەمەوە ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێ ئەوانەی لە دەروی وڵات دەیانێت بە ڤایبەر پەیوەندی بکەن ئەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلی کە ڤایبەری لەسەرە 0 750 پەیوەندی بکەن و هەروە کاک حەسەن و هاوڕێکەی لێرن لە سێمانین بۆ ماوەی چەند ڕۆژێکی تر ئەو خۆشەویستانەی خوازار لە نزیکەوە کوێمە ئەوە بە دیداریان شاد بوون لە نزیکەوە دانیشتەکانیان زیاتر بڕازێنەوە بە گۆرانی خۆشەکانیان ئەتوان پەیوەندی بکەن یا بە ئێمە بە ڕادیۆی گەڕیان بۆی لە خزمەتیان نەبین یا پەیوەندی بکەن بە ژمارەی تایبەتی کاک حەسەن زیافەتی لە کوردستان 0 751 167 فەرموو کاک حەسەن جان باوچینە لای بەرەمی سپاسان دەکەم گۆرانەی کەمان حاضر کردووە ئەوە نییە لە کاکە بێنان دەپارڕێمەوە دەڵام پیاوی چا بە نیو پەردەوەرە خوارێ دەڵێ ئیمکانی نییە تازە بەخۆ بۆ ژەنیاری تر زۆر زەحمەتە ڕاستەکە
خدا بۆ خۆی دەزەوانێ لە تاوی تۆ سوتاوم خدا بۆ خۆی دەزەوانێ لە تاوی تۆ سوتاوم ئەرێ وەی 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 ناسکۆڵەی نازدار وەخەی ئەرێ وەی 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 ناسکۆڵەی نازدار وەخەی وەرە بەمە دەرێمەوە چێ ڕۆژ بەوە دێتە سەردەی وەرە بەمە دەرێمەوە چێ دەبانۆ بێتە سەردەی قوربانتان بم دەستان خۆش بێ دەم خۆش دەست خۆش کاکە جەلال کاکە بانام گیان خۆشەویست ڕۆحەکەم ئەو خۆشەویستی کە لە دوورەوڵاتەوە کاکە جا دەورامیێڵە دەستان خۆش بێ بە خێراتی میوانەکانەکەم زۆر زۆر سپاسێکم کاک ئەو خۆشەویستی کە پەیچەکەی بەناوی هەمووتانم خۆش بێ ئەڵەما دێمەمە لە غوربەتەوە دڵمان مشکن ئەگەرم جارە بیتەوە نازەم بۆ ئایا گۆرانی هەیە جەناب زۆر خوازیارەکەی کۆپلەشی بۆ بڵێ جارە بێمەوە بەسەر چاوەکان کە دیارە زۆر وەڵا دڵی بە ڕۆژێکی تر ژمارەکەیم دوانەوە لە کۆمنت 1950 0589 ئەتوانن بە دیداری شاد بن وەکو ئێمە ئەوە چێژەوە دەنگە ببینن لە نزیکەوە لەگەڵ ئەو لەرینەوەی ژێکانی ئەو تاریکە بە دەست و پەنجەی ئاڵتونی کاک بەهنامی خەلیلی و کاکە جەلال خۆشەویست لێرە ئەتوانن سوود لە دەنگی خۆشی کاکە حەسەن ببینن وەکو ئێمە بێبەش نابن لەو دەنگە فەرموو ئەگەر گۆرانیەکە تەمرینمان نەکردووە ئەگەر توانیمانەوە تا ئاخر دەیڵێن پێشکەشتان بێت دەنا دوو کۆپلەتان پێشکەش قوربان ئەگەرم جارە بێمەوە بەیانیان وەک بەرخۆلەیەکی ساوە لە ناو قەرسیلی پاراوە تل دەخۆم و جایەکی کەفتر لێر دەجوم تا کەفتە بم پێوبەلەکەم لە شەو نەمی سارد هەڵدەسوم ئەگەرم جارە بێمەوە ئەگەرم جارە بێمەوە زەمانی گەڕدەهێنەوە بۆ لاڵەکان شەفەڕی گەڕدەهێنمەوە بۆ فەرەندا بێباڵەکان بۆ فەرەندا بێباڵەکان ئەگەرم جارە بێمەوە نایەڵم لاوان گوڵ بچنن بۆ گوڵدانی مردووی سەر گەریان دەکەم کە چوونە ژوان لە بەرۆکی کچانی دەم پێش ئەوەی بیانگرناوێز ئەگەرم جارە بێمەوە خۆشەویستان زۆر سپاسانەکەم بەڕاستی بەوە ئەوترێ گۆرانی وەرە گوێ لە تێکس بگرە گوێ لە واتای بگرە وەڵی من چوون بۆ حەماسێک بۆ شتێک ڕۆشتم نازانم بڵم چی دەست خۆش بێت بەڕاستی بە هەموو معنای گۆرانیە کە حەمەمین لێرێ دوای بەجارەوە پەیوەندی وەرگین سەباستیەوەکەین کە ئەبێ هەموو ڕۆڵمان هەبێ نێڵین گۆرانی نەشێوە پێی بترێ گۆرانی ئەوانە گۆرانی کا حەمەمینجان کاک پشدەرمان لەگەڵە ئەدمینی پێیجیش لێر و ناوخواان لە ناوچەی پشدەر و بەڕێوەبەری پەیجەکەی کاک حەمەمینەڵێ کاک پشدەرجان سڵاو لێبێت کاک دەزارگیان تاکن هەر لێرەوە تا قەڵازیە سڵاو بۆ کاکە پشدەر و بۆ هەموو قەڵازی و بۆ هەموو پشدەریش چاوتان باز دەکەم ڕێ بسڵامێ بۆ میوانانەت کاکە حەسەن ئیزافەتی بەڕاستی هونەری کوردیە یعنی ئەوانە سمبولی هونەری کوردی خاڵە ئەمەوە مین کاک جەلال ئێوە بۆ خۆتان
يعني هنرتان ژیان دۆتەوە لە سلێمانیدا بەڕاستی زۆر سپاس دەکەم کاکە پشتەرجان مادەم کا حەمووی نووسم ئەدمینەوەتی بەڕێوەبەری پەیجات تکار لێکم لەو پەیژەرەیەوە کە ئەکتیڤە و خزمەتی هونەری میلیەکەن هەندێک کەلیمەی هەلەق و مەلەقی ئێسا من نەبێ بڵم هەلەق و مەلەق ئاشت هەیە لە خۆی پێڵەن گۆرانی قەت خزمەتی ئەو نوع هونەران مەکەن تکاتان لێکم هەندێک ڕاگەاندن هەیە هۆکارن کە هەندێک کەس بن بە گۆرانی بێژوو نانی ئەمان ناخۆن فەرمەوە تا من 10,000 ئەلانم کرا بێ ئەم کەسانە خەڵک بیان باجویان لێ بگرێن نەک وشەی نەشیا و شت ڕیزەکەن و ناوی خۆیان ناو گۆرانی بێژوو بڕۆ سەیری کە حەسەن زیرەک بستێ زەوی نەبوو تیای بحەسێتەوە خۆی بە گۆرانی وڵێ بستێ ئەرز نەبوو تیای بحەسێمەوە ئەحمەد شەماڵ ئەڵێ ئەوەندەم خاک دەست ناکەوێت تیای بحەسێمەوە بەقەدەر لە پەدەستەیە بەقەدر کراسێ کەچی ئێستا جەماعەتێک ئەوەی کە وشە نەشیا و کەلیمە هەلەق و مەلەقانەیان بێکە بڕۆ هەمویان خۆشترین ژیان دەژین لەبەرەوەی لە هونەری کوردیان لەبەرەوەی ئەوانە بەڕاستی هونەری کوردیان هەر داغان کردووە خاڵە دەداژیان ئێوە لەگەڵ خاڵە ئەمەومین ئێمە خستەما کردووە لە هیچ شێوێ هونەری کوردی نەبێ ئێمە غای نابەزێنین لە پەی دەست و چاوتان خۆش بێ بە قوربانە بم هیوادارم هەمومان بێکەم هونەرە جوانە بپارێزین سێری و دەنگە زوڵاڵە بکە و سێری و چریکەیەکە و ئەو جوانیە و گۆرانی مۆسیقا سێ و تەنسیقەکە لە بینی تار و لە بینی مۆسیقا و لە بینی گۆرانیە ئەوانە پێوتێ گۆرانی قوربان تاوی مامەسا عەسەلی زافەتی ماز دەکەم گوێگرێکی سەختی بیم تێدەگەی چاوت ماز دەکەم قوربانی چاوت تاوی خاڵە ئەمە ئەو مۆسیق جەنانەز ماز دەکەم کاک جەلال جەنابەت ڕێز و سڵامێ بۆ هەموو داکاندەتان خۆش بێ بەڕاستی هونەری کوردی لای ئێوەیە سواز بۆ تۆ کاکە پشتەرجان باز تاوتان ماز دەکەم کاکە دەزارگیان تاوتان ماز دەکەم سواسان دەکەم بەڕێز خۆشەویستانێمە کە ڕادوی گەڕانمان دامەزران ئەمانوێ خەڵک تێبگا گۆرانی چییە گۆرانی میلی چییە گۆرانی فۆلکلۆر چییە وشەی سەری ئەوەی کە لەگەڵ قاعاکی کاجرە زانە یەک پەنجەی پیانی 144 ویترە لە خۆتەوە بیڵێ ڕەحمەت لە باو کرد لە ئاژدا لە ئاباویتە ییتە خوارەوە بێ بە گۆرانی ئەو پێ ناتێ گۆرانی قوربانمەوە شتێکە ئەتوانی ژێوی ژیانی خۆتی پێدامی کێتوانی کەسێک پێی بڵێ کاسبە لەشی ساغ بێ ڕەبی بەڵام میدیا حسین شتێکی زۆر بەقوەتی هەیە ئەڵێ زۆر بە حەسرەتەوە شعری نووسی وەڵە دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ ئەنی ئەڵە دڵم لەو زەمانەیەشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو یعنی زێڕی من و زیوی بە یەک قەپانەشێش یعنی وەرە سێریکە ئەو زێڕە جوانە لەگەڵ زیوی هەر بە یەک حساب قسایی بۆکە کاکە بامووی ناوترێنەوە تکاتان لێکەم خۆشەویستان کاتێەوە تۆ بەڕاستی ڕێزە هونەری ڕاستەقینە و ڕێزە هونەری ڕەسەم بگرین خۆشەویستانم ئەچینە لای گۆرانیەکتری ئوستازی خۆشەویستم کاک حەسەن زیافەتی ئەم ئێوارەیەمان بەڕاستی زۆر گەشاوەتر بوو لە ڕادیۆی گەڕیان سودەکانی ڕادیۆی گەڕیان زیاتر گەشایەوە بەو دەنگە زوڵاڵە کاک حەسەن چیان قوربانتان خوشکی گله گله گرانم کەوتوم
بۆ بەهەژاری ئاوە دەستە دەستە برادرات لە پرسن دەڵێن چۆنی دەڵە بۆڕەکانی من چاکم بەڵام لە بنجۆ دەگرمێکی سواری دەڵم کلۆمەڵ وێرانەوە چۆسانینەوەی چۆسانی ڕانە بردینەوە پاییزە خەزە وەرێ لە دەستە دەستە خێڵان لە چۆسانی ڕەنگیڕا لەرم لەرم وەردە وەردە دێنەوە خوارە بەرەو پاییزە ئاوای لە هەواری دبلن بس الخلف باشي قطني خيل بدركي واستحسيني زير القري والله بقدر ابقريم دبلن بي واستكان ودكان شانكان زوتي غزم على بوك ابوي ناس دار حيران ندرس بكام نبت شفتيني بدم نبقى زاندي قريم لسبر مستر خويدا بدي وبتشكي للروجة وبهلمي لدمي وردقش دي جاني في البقريم شنك كبوي من ناس دار حيران وقلي قلي تنكام نوكوم راينا قريم
ببليم هيدا لا سرمماني تورش يبروك وانا اباكي تركماني تورش يبروك وانا اباكي تركماني دەستان خۆش بێ دەستی مولای خۆش بێ دەستی کاکجلال خۆش بێ کاک بەنامجان من هیچم نەماوە کاک حەسەنجان تۆ چیت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان ئەم ڕادیۆمان دامەزرانوە لە سەروبەندی سەرهەڵدانی کۆرۆنایە کەی کۆرۆنادا هاتە ئاراوە کە ویستی هەموو مرۆڤایەتی لەناو بەرێ ئێمە لەو کاتەیە هەستمان بۆکەی کە ئەبێت دڵی خەڵک خۆش بکەین بۆی بەڕاستی خەڵک بە خەفەتەکانی کۆرۆنا و ئەو هەموو نەهامەتیەوە لەناو نەچێت وڵی جا بەغێر ئەس دەستخۆشی و ئەوەی کە بێم دەستان ماسکەم هیچ شتێکەکەم نییە دەستان خۆش بێ دەستخۆشیتان لە یەکەمیەوە لە وەختێکدا دەستان بەکار کردووە کە بەڕاستی تەواوی خەڵک احتیاجیان بەخۆشی بوو احتیاجیان بەوە بوو کە چون ناتوانانی بێنە دەرێ لە ماڵەوە بۆ جۆ بۆ شتێکی خۆش ڕابگرن ئەمن لە زیاتی هەمویان مەمنونتانم دەستان خۆش بێ دەستان ماچ دەکەم ئەوەی کە هونەرمەندی باش میوانی خۆتان دەکەن دووبارە مەمنونتانم دەستان خۆش بێت سپاسی هەموو جۆگران و بینەرانی رادیۆکەتان دەکەم دەستخۆشی بە هەموو لایەکتان دەڵێن دەستخۆشی بۆ دۆستانی پشت کامێرا سپاس بە هەموو لایەکتان کاکە پێنام قەتعەیەکی بێکەلامی تاری ئامادە کردووە پێشکەش بە دۆستان و خۆشەویستانی دەکەن زۆرم پێخۆشە ئەو 250 کاکە بەنام پارچەی مۆسیقای ئارامبەخشمان پێشکەشەکات و دیارە بەوە کۆتایی بە بەرنامەیەنین بەس ویستمەوە بە هەموو خۆشەویستان بڵێ من خوازیارم ئەو ڕاگەیاندانەی کە دنیایەک بجێ سەبەلا حێنەیەم هونەرە ڕەسەنە بەسەر بکەنەوە بە جارێک تێڵێمەوە چیە خوازیار بوو لە نزیکەوە ئەم خۆشەویستانە بانگێش بکات و میوانداری بکە 1950 1960 0589 ئەوە ژمارەی تەلەفۆنی کاک حەسەن زیافەتیە لە سلێمانی و لێرە تا چەند ڕۆژێک تێ سوپاسی کاک جەلاگۆڵی یەکەم کام ڕۆماندوو بوو سوپاسی کاک گورانستار کا حەمەمی پێنجۆنی یەکەم و ڕۆحی مابلێ شاد بێ کامڕۆ ساڵوەگەڕی کۆچی دوایی ئەو هونەرمەندە نەمرە بووکە بە نەمری ماوەتەوە سوپاسی کاکە دابەن سامان و خاتوجان لەتیفەکەم سواز بە مەلایەکتان ئێوارەتان پڕ بێ لە موزیک گۆرانی تا بەرنامێکی هونەرستان لە خزمەتتان نابین بە دیارەکەی کاکە بەهنامجان هیوادارم هەمووتان دڵ و دەروونتان ئارام بێتەوە لەگەڵ و پارچە موزیکەیە
سەردەمی زێڕینی هونەر سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادوێی گەڕیان.